لم یەکێ لە سەحابە نازارەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە وەسیەتەکەی عەسرانێ نوێژی بۆ کردین پێغەمبەری خوا پاشان سەلامی داوە وتارێکی پێشکەش کردی وتەی زێڕین وشە جوانەکان لەسەر زبانی باشترین خەڵق نوێنەری خوای پەروەردگار لەسەر زەوی کە پێغەمبەری ئەوە و خۆشەویستی ئەوشە ئەڕە ڕوو تێ کردین و فەرمووی ئاگادارتان کەمەوە ئەی بەنی ئادەم کە ئێوە هاتوونەتە سەر دونیا بەن چێ شێوازێک بە چەند طەبەقەیەک هەمووتان وەکێک نین فەرمووی یولد الناس على طبقات شتى فەرمووی یولد الرجل مؤمنا ويعيش مؤمنا ويموت مؤمنا ويولد الرجل كافرا ويعيش كافرا ويموت كافرا واتا کۆمەڵێک لەو چینەی کە خوای پەروەردگار دروستی کردووە ئەو کەسانن کە چین مسڵمانن بە مسڵمانی لەدایک بوون و بە مسڵمانی ئەژین بە مسڵمانی دەمرن ئەمە چینێکی دووەمیان پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام کۆمەڵێک لە بوون کافرن بە کافریش دەژین بە کافریش دەمرن ئەمە عەکسی یەک واتە لە بیدایەوە ئیماندارە تا نیایەت لە بیدایەوە کافرە تا نیایەت و فەرمووی کۆمەڵی سێهەم بە مسڵمانی لەدایک بوون بە مسڵمانن بەڵام بە کافری دەمرن خوا پەنامان بدە واتە حوسن الخاتیمەیان خراپە ئیماندارن لە باوکو دایکی ئیماندار هاتوونەتە دنیاوە بەم ئیمانداری شەژین بەڵام لە ئاخر ژیانیاندا بەکارێکی کافرانە دەمرن خوا پەنامان بدە ئەمجا فەرمووی هەیە کافرە لە باوکو دایکی کافرە ژیا هاتووە بە کافری ئەژی بەڵام کۆتاییەکەی ئیماندارە تەوبە دەکا و دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار ئەبی سەعیدی خودری ئەمەی فەرموو واتە ئێوە لە چەند شێوازێکن کە هاتوونەتە سەر دنیا ئەمە ئەومان پێ ئەڵێ ئینەمە الئەعمال بالنیات هەموو شتێ لە ئەندازەی نیەتە خوای پەروەردگار سێمانە ئێمە ناتوانین حکم بەسەر خەڵکا بڵێین فڵان کافرە فڵان ئەمەیە فڵان ئەمەیە ئەوە ئیش ئێمە نییە ئێمە حاکمی خوانی لەسەر دەوی زۆر جارە بیسی ئەمە کافرە ئەمە فاسقە ئەمە فاجرە ئەمە چییە زۆر جار لەوێ خەتیبەکانش ببیسی کە ئەوەی نوێنەری پێغەمبەرە بەس قەت پێغەمبەر بە خەڵکی نەیوتۆ تۆ کافری تۆ فڵانی تۆ فیسانی يفعلون قوما كذا قەت ناو کەسی نەهێناوە کەسی لەکەدار نەکردووە وتێتی قەومێکەن واکەن بانەیکەن خراپن ها چۆن نەکوا تۆ ئێمە بین ئەم گشتی لابین وا بزانین بەس خۆمان مسڵمانین ئیتر کەس بە مسڵمان نەزانین بەڕاستی و ڕێبازی پێغەمبەر نییە عەلەیهی السەڵات وەسەلام